الرقة 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 يا خادلي زور الرقة هاي الرقة 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 يا خاكلي زور الرقة هاي نية 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 يا ركز بكز نية هاي نية 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 يا ركز يا نية هاي الرقة 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 يا خادلي زور الرقة هاي الرقة 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 يا خادلي زور الرقة هاي الرقة 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 أغادلي زور الرقة هاي الرقة 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 يا خادلي زور الرقة رقة 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 ماجي هسه وشيا خوا بخيري بيار خوالي وبزيادك أخو تشيبو خريب وشيك مانيش خريب وشيك تشيبو خوكا وتشيبو ماجي خوم بشو خاو بيني إيه؟ خوا بخيري بيار دودة سنبيني خريب وشو خانا خد كان آوا جا من على وتكشكو بوبوا بشو خان راب وارقوراني أنا ودانو هاي رقا شو خاق سي زور رقا وس بحكس نزاني بخواقنا همو ما دار كاريا كاكيو خاوت من هيش قسناكم مدرو باشا خب منيج لدم الدر نتخ خم النبي باشا نانا خم النبي أزاني باشا ومن الرمباتشي قماشا كرم باشا وش هاي رقا سري مجي ترقا شو خمال لسرحقا هلا راوت نزغل عمر النبي اليوم برضو برا لك ابص شو ورا رانا كانت بابا لا قلتوما عمر النم هنا ابو خاطري في خم با في شيء من بلوتي ما وجاري في كون عوداري ما كوني مكا يبدأ بوي بو بياوي خو بشو خايم وبين خسيب يولي لك كل كوا خويتي وشتيتي أقام لهيجنيا اتخوا بيني بين انا يلو وري زوا هاي رقا مجي مرقي زور رقا شو خمال لسرحقا بابين بو طبي سرويك تقع يلا بيش قولي فيش مانك هو عمر النم يعني يا بو شو عيبك ولا برا انا بازي يا خاجانو بو ما قلتي باشا دستان خوش بيه باشا هاتي وكل برانا شو قاتل ذلك الرقة نوا صادوا زي ما من لنا يوا خزمتانا كم او نبي صفة من بس نوا ها من على وركي او انت يا برين كوا بخوا من أقام لني شو خجان بربيبا بوجوري تعذب بربيبا بس ارجع بربيبا فيش مانك هو واهي نيك شي بطبل انا جنب ما كنت ولا والله وصل أنا هنا كل شيء نازاني بوستيا والله خبينا خوش بينا باغاوا لا حسوا هيبتي شو خاص هي شاخي بفريمكا لا تساوي بفرب تويتوا او خوا اي تو بوله بخير شي بيو ببينيها كهرباء بشوار ساعات به مع زكاتي خويا بي او خوا اي تون يا تو بيني نيه شوار افرتي ريكو بيك بيني بو شو خا مقصد بو بردسي ايشو تشجنان غلطي انا كي قسمك غلطي انا كي باك في شكي بيونا نيم عمرنا من تخوات شي بو غوراني كخيبيو بيني بو بله خويين قراني من الانا هيلاني تخوا اخر وحاج مقلافتي او ياري من الانا عبيري او نوطو قول اما ازاين شو يكشف يا ولد اما اللي انا كان كليدين لسلحي من الان للناي اما باوازي شي فولكلوري جوان بريكو بيجي انجا حاسيل ما عندكين يسبون منا قرقر بملايا قرقر بولايا ابا مان او خوش ها وانا تيجي ميا وتجور لي منقرا خوش لا والله تجور دق مكاني داخل بيكاره ها شو انا نا اخذ اوز لقل قافي كان انا اقول يسبون منا بون منا بيقورا ها اخ بلر زانك وجان بلر زانك او يا خوش ما والله قراني داوا كلا وبيا قزا ولا جا خويا تايم صابت نبغي نسلح نسلح شنو لحنا بوتاني ابي كان شنو عمري يا قمل بي كان شنو فوق لا
احترامکردن ئەوانە دەیبیێن کوردەکان بوو پێشکەوت براکەم دەیتە تۆزە غیرەت ئەوە چیە وشتە لەرمە وەڵام مۆخەکەیەتی بابە بەکلکی دەمانم پیاکێ شاکە بەخوازم دەوام خۆیان تەخەوەست خیلۆ دڵمە تەقەبای دانیکەم کەشم بۆ لوکە ئەرێ بابە لوتی و کردە بە شلیکە زلەکان دەوازی لێبێن بە وەلای تۆزە غیرەت دەی ئەمرن نەمێنە دەدەی ئاها کوێ کاتچیمان بۆ لێ کردویت دەستا خۆش بێ تەقی حەقی ئەترسم لەو ژوورە احترامی باشتان لێ نەگرتی بێ بێ بەڵابی چۆخە ئەوە خۆی حەزەکەی سوێن و تەلاقی بەبزانە احترامان گرتووە یان نا گرتیان بەڵێ خوا هەڵماگری احتیامی باشیان لێگرت دەستان خۆش بێ ئێستا ئیبان ڕێز و حرمەتێکی زۆر باشی لێ بگرن ئای بە نەگەر چۆخاجان ڕێزەکە دانێ بۆ من حرمەتەکەش بۆ تەقی ئەی کوێخا بۆ شتێک بە قسەی برای خۆ ناکەی ئادێ بزانم ئەڵم بۆ نەی بەمە حەمامەکەوانێ پاک 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 دەسێکی لێم و بۆی بە پاکی بینێت بۆ ماڵەبانە لە کوێخا لێ یا و خەڵک قسە نەکە نا پێویست ناکە بیبن لەو ڕێگایە زیاد لە لزوم حرمەتی بگرن بەسەر چاو یاڵە یاڵە گڕگڕ بەم لایە گڕگڕ بەم لایە ببنە ئەرێ منیش دەبە زاوار کە سرم کەوتە خوارەوە سرم خەریکە تەقێ شتێک لێ بێ من شادا بم شێت نابی زۆر کەسی کەوای و تووشێتیش نەبوو بەس من نابن شێدە مەمیچ کاکمەجی ئەیە خوا دەستم شکێ ئەو بەچی وای لە هاتووە ئەوە چی بووە ئەوەی لە ماجی قەوماوە وەیلێ سار و گۆلێک یەکجێگاوە وەیلێ چاوێکیان واتە قانووە با بمرم جانانە خوا نەگایە خوا کاکمەجی یان تۆ ئێستا پێم بڵێ چی وای لێ کردی وەرە بەم لیشکا و بخەوم بینی لە خەوما کوێخا بەسرا بۆ ئێمەش دەکە مناڵی گەڕەکات چەپڵەمان لیا و هاوارمانەکەن ڕاقا ئەی باوکە ڕۆژڕەقا بەس بمزانایەکی ئەم خەوەی منی بۆ کوێخا گێڕاوەتەوەی تر هیچم ناویست لەسەر و خەوە لە تۆ کردووە ئەڵێ مەجی گیان تو خوا گەردنم ئازاگەلەوە گۆ ببری شتێکە لێ بێ وەرە بە قوربانم بی بۆ بمرم چی بووە دەستم شتێ ئەوێ ڕاستی بێ منە خۆم لای کەسێک گێڕایەوانە لای چێ گێڕاتەوە کاکمەجی گیان وڵای ێزەین چی لای من گێڕایەوە بەس بخوا من چوزانم ئاوە ئەڕۆ و ئاوای لێ خۆ لای زۆر کەسیش باسم نەکردن لای چێ باسێ کرد وەڵا بەیانی زوو کە هەستام چوم لە نانەوە لە لای ژنان کە لە سەرەمان کردبوو لە نانەوە لە ئەوان باسم ئای کرد قوربە و سرم لای چێی تر وڵا دوایی ئیتر کە هاتمەوە بۆ ماڵەوەی تر چوین قاپەکانم بەر بۆ سەرکانی ژنان لەوێژ لە ئەوانش باسم کرد ئەی دوای ئەوە بەخوای ترۆی ڕاستی بێ نیوە ڕۆژ ڕۆشتم چوم بۆ دوکانانە جەماعەتی ئەو بەرەوە هاتبوون ئەو ژنوشتانە ئەی دوای ئەوە ئیتر تەواو چوزدانم میوانیشمان هاولای میوانەکانیش باسم دواتر سلام علیکم مەجی کەفارەتی بێ عەلەیکوم ئەسسەلام خێر ئەم جارە بۆچی هاتون و لاچاوتان کردم بە قۆخ و ئێستا هاتوونەتەوە ئەوە هی مەوزوعی خەوەکە بوو ئێمەش کوێ خامری پێکەی وتی بزانە ئەوەی کەوای کردەوە خۆی بینیوە 2000 شەقی تێڵن ئەمە غەڵەتی کرد بۆ جوتی بە تاکی حسابی کردو لەوە داوای لێبوردەکەین بەس کوێخا ڕێز و احتراماتی بۆت هەبوو ئەیون لە خەوەکەیە پێی وتم کەوا دوو کەس کوێخایان بەستۆتەوە ئەو دوو کەسە کێ بۆ بابی بینەکە خۆمە واللهی ئەوەی ڕاستی بێ ئەو دوو کەسە با پێ بڵێم لێو نەشارمەوە خوا ڕاستە و ڕاستی پێخۆشە یەکیان مەنیجی ژنم بوو دووهەمینیشان نەجیبەخانی دراوسێمە وەڵا منی تیان نەبووم کاکمەجی منی تێمەکە ڕۆڵە لە خەوەکە بۆ من خەوەکەم دی ئۆزانم کە ئێوە بوون ژنەکەی خۆ بوو بەخوا منی تیان نەبووم کاکمەجی دەوەڵا کاک مەجی جانە بێ بیان بین بۆ لای کوێخا نە پێشتر لای خۆم نەسیحەتی چانەکە من جان بەمە لای کوێخە کاکمەجی هەوە تۆ ماڵێ بە قورجیە بۆ منی تیەکەی ئەبێ بیان بم یەک دقیقە تۆ بۆیان کاکەم بۆیان کورە بابە من ڕئیسی حیمایەکانم کوێخا بە منی وتووە وەرە بابە ڕێز کوێخاجی خۆمەیان تۆ چی وەرە بابە من کاتی کوێخا بووم تۆ لە مناڵ لە بەرزگا پەنجانەکە باشە ئەمە چی هەموو دەکەیت دەنگەدای نەکەی لە ماڵی مەجیم چی بەریا خۆشتان کەستان نەگرتوویەوە آخر ئەزام تاکیدم یەخەمەگرێ پێش بیگرێ ڕم بەریە کوانە دوانە بابڕێن من نایم هەویرم شراو نانەکەم
ڕاستەکە وەڵام منیش نایەم نەوەڵڵا خۆم لیتیان نەبووم ئەتان بەم یعنی ئەتان بەم من نایم نه تەقی مەجی دووبارەی کێنە یا بیان بەم یعنی بیان بێ بۆ لای کوێخە ئا دەستم دێ مادەم ئەبری کوێخە ئەبێ بڕۆن بەخوا چاری ئەوەرە پیاوی واو هەبێ ئافریم ئەوەی فابۆش نەکەو ئەمری کوێخە نەچی ئەبێ بەفر. بڕۆن ئەبێ بڕۆن وا لەوە خراپترە لێکە هەمووی خەتای تۆ بوو نەچی بەفر. بڵێ حەقی دەرەچێت حەقی